موزیکدانەر زۆزک قەرەداغی و ژەنیارانی ئۆرکسترای سەمفۆنی تاران بەرهەمێکی نوێیان بە ناوی کۆنسێرتی نوێی بەهار بەرهەمهێناوە. میلۆدی نوێی فۆلکلۆری کوردی بە پشتبەستن بە بنەما و تەکنیکەکانی میوزیکی کلاسیک بە شێوازی سەمای ڤالز داڕێژراوە بە شێوەیە کە ناسنامەی نەتەوەیی خۆی پاراستووە. کلیپی بەهار یەکێکە لە بەرهەمە تازەکانم کە کۆنسەرتینۆیەکە بە شێوەی ڤالز سەمای سیانی بۆ سۆڵۆی کەمانچە و ئۆرکێسترا. هەڵبەتە لەم دوو مانگەی پێشووە لە ئۆرکسترای هاوکاری ژەنیارانی ئۆرکسترای سیمفۆنی تاران تۆمارمان کرد. کلیپێکمان هەر لەوێ بۆ بە ئەنجام گەیانەوە لەلایەن بەڕێز داریوشی مەستوریە و وێنەکانیش سەرجەمیان وێنەی کوردستانن، وێنەی بەهارانن کە لەلایەن بەڕێز کاک ناسحی عەلی خەیاتەوە ڤیدیۆ و وێنەکان تۆمار کراون. ڕاستیەکەی ئەم کۆنسەرتەوەیە زیاتر لەسەر توانای ژەنینی هونەرمەند ئەردەشێرکامکار بنیاتم ناوە. لێرەوە زۆر ڕێز و سوپاسم هەیە بۆی بە شێوەیەکی جوان پێرفۆرمانسەکەی لە ستودیۆ بە ئەنجام گەیانوە. ئاوازەکانی ئەم پارچەیە بەرهەمی نوێی خۆمە لەگەڵ تێکەڵکێشکردنی مۆرکی فۆلکلۆری کوردی لە ئاوازە جۆرا و جۆرەی ناوچەکانی کوردستان کە تا ڕادەیە گوزارشتی بەهارانەی تایە. بەڵام بڵێن بەرهەمەکە گزارشتە لە بەهار، بەڵام بۆ هەموو کات و ساتێکە بێ وەکو پارچە موزیک پێشکەش بکرێتەوە لە کۆنسێرتا یاخود بە ئامێری کەمانچە یاخود ڤایۆڵین پێشکەش کرێ هەردووکی ئەبێت ئەو تایبەتمەندیە بپارێزین و لە هەمووشی گرنگتر ئێمە ئەبێت گرنگی بە دەوڵەمەندکردنی موزیکی بێوشە پارچە موزیک بدەین کە چەندین فۆرمی هەیە وەکو کۆنسەرتۆ، سۆناتا، سوید، فۆرمە سەما ئامێزەکانی کە چەندین سەدەیە بەکارێ ئێمە لە سەرەتای ئەو بوارەیەین. جێی خۆشحاڵیمە لەم ئەم بەرهەمە پێشکەشم کردووە بە ڤیستیڤاڵی ئاسیا لە ئێستاە بەهۆی بارودۆخی ناوچەی خۆرهەڵاتەوە ڤیستیڤاڵەکە وەساوە، بەڵام پەسەند کراوە بۆ ڤیستیڤاڵەکە و هەروەها لە ڤیستیڤاڵی نێودەوڵەتی موزیکی عەرەبیا لە ئەکادیمیای عەمان ئەم بەرهەمەم پێشکەش کردووە بە هیوای ئەوەی کە خەڵاتێک بەدەست بێنێ بۆ 2026.